بەڵێ دۆخەکە لە پایتەختی لە کابولی پایتەختی ئەفغانستان لە ئێستادا بەو شێوەیە کە هێزە بزوتنەوەی چەکداری تاالبان لەوێ و هەروەها سەرۆکی ئەفغانستان ڕۆژی ڕابردوو وڵاتەکەی جێهێشت و بزوتنەوەی تاالبان دەستی بەسەر پایتەختا کرد لە تا دوێنێ ئێمە ئاگاداریەوەین کە تا ئێستا هێزێکی زۆری بزنەوەی تاالبان لەوێدا نیە بەڵام ئەوەی کە هەیە کاوان کابولەن داگیر کردووە و گروپە نابەرپرسیارەکانی دیکە چالاکی دەکەن و دزی لە ماڵ و مڵکی هاوڵاتیان دەکەن و ئەوان ناسەقامگیرن لە کابولی پایتەخت دێنەکایەوە و ئەوەیە کەوتەبێژی تاالبان ئاماژە بەوە کرد کە هەندێک لە دزوو چەتەکانیان دەستگیر کردووە و هەروەها ئێوە ئاگاداریەوەن کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابول لە ڕاستیدا ژمارەیەکی زۆری دیبلۆماتکارەکانی ئەمریکا و بەشێک لە سەربازەکانیان وڵاتەکەیان جێشت و هەروەها و بەشەکانی دیکەش بەڵام لە هێشتادا تا ئێستاش کۆتایی ناتووە و ژمارەیەکی زۆریشیان بوونیان هەیە هێشتا لە کابول بەتابەتی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابول و هەروەها وڵاتانی هاوپەیمانی دیکە ئەفغانستانی هێشتا لەوێن بەڵام بەداخەوە بارودۆخەکە ئەوەی کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابول هەیە ناسەقامگیر و ناسەلامەتی نێودەوڵەتی کابول کرد بۆم باسکەوە چییە ڕوودەدات ئەو ژمارە زۆری خەڵک چێن کە دەیانەوێت کابول ئەفغانستان بەجێ بێڵن بۆچی بەو ژمارە زۆرە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابولدان کێنەوانە سەربازن کەسانی حکومین کەسانی ئاساین بۆچی دەیانێت ئەفغانستان چێ بێڵن پاشەوەی کە بەزنەوەی تاالبان چووە ناو شاری کابولەوە لە ڕۆژی دوێنێدا لە ڕاستیدا شێوەیەکی زۆری لە شاری کابولە هێناکایەوە و نووسنگەکان داخران بەتایبە خەڵکی نووسنگەکانی خۆیان جێشت و هەروەها دوکان و مارکێتەکان داخران و خەڵکی ترسالەوەی کە دۆخی ناهەموار چیان بەسەر بێنێ خەڵکیش ئەنێکیان لە ماڵەکانێکیشیان ماڵەکانی خۆیان جێشت و تایبەت بە هێزە سەربازەکانی ئەمریکا حکوومەتی وڵاتە بەردەوام بوو لە کشانەوەی دیبلۆماتکار و هێزەکانیان و ئەوەش هەبووە کە بریتی بووە لەوەی کە خەڵکی مەدەنی کابول بەرە و فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابول ڕۆشتون کە بە منیازی جێشتنی وڵاتەکە کەسێک خەڵکی پێیان وتون کە پێ ئاگادارکراونەوە کە بڕۆنە فڕۆکەخانەی کابول و لەوێ ئەمریکا و هێزا پەیمانەکانی دیکا و کاریان دەکەن بۆی بیان بە گوازنەوە بە وڵاتەکانی خۆیان و لە ڕاستیدا و لە ئێستاشدا هیچ هێزێکی سەربازی و سوپایەک لەوێ بوونی نیە تەنها هێزە سەربازەکانی ئەمریکا لەوێ بوونی و دوایەوەش ئەوان گەشتونەتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابول و گەشتونەتە نزیک فڕۆکەکان و بە خێراترین شێوە ڕۆشتونەتە نێو فڕۆکەکان و بەنیازەوەی کە وڵاتەکە جێبێڵن و ئێوەش ئەو دیمانەتان بینیوە کە وێنە و ڤیدۆ و گرتە ڤیددیوەکان تا بینەوە کە هەندێک لەوان لە ئاسمانەوە لە فڕۆکەخانەکانەوە کەوتونەتە خوارەوە کاتێک کە سوار فڕۆکەکە بوون و شوێنیان نەبووە و ئەمەشەوەیە کە لە ڕۆژی ڕابردوودا ڕوویداوە هێزە سەربازەکان ئەمریکا هەموو هۆشدارێکیان داوە کە هیچ کەسێکی مەدەنی کە لەلایەن ئەمریکا ئاگادارکراون هیچ کەسێکی مەدەنی داخلی نێو فڕۆکەخانەکە نەبێت لەبەرەوەی دەرفەتی گواستنەوەیان نییە و ئەوە لە ئێستادا دۆخی فڕۆکەخانەکە لە ڕاستیدا هیچ سەلامەت نییە و هێزە سەربازەکان ئەمریکا مەشڕوون کردوێتەوە و بەڵام ئەمڕۆ بارودۆخەکە بە هەمان شێوەی دوێنێ بەردەوام بوو ناسەقامگیری هەیە تاالبان چۆن بەو ئاسانی ئەفغانستانی گرت لە دوێنەوە کاتێک کە بزوتنەوەی تاالبان دەستی بەسەر شارەکەدا کرد و کۆنتترۆلی کردووە بازگەی لەسەر شەقامەکاندانا بازنەی ناو بەناوی لەسەر شەقامەکاندانا لە ڕاهەش چەند هێزەکانیان زۆر نییە بەڵامەوان توانیانە کۆنتترۆلی شارەکە بکەن هەرچەندە هێشتا نەشیان توانێەوە کۆنتترۆلی تەواوی شاری کابل بکەن بەهۆیەوەی کاوان لەبەرەوەی کە ژمارەیەک لە گروپە نابەرپرسیارەکان هێرشیان کردە سەر مڵک و ماڵی هاوڵاتیان و دزی و
دەوڵەتەگەراییان کردووە پێشەوەی ئەوان بگەنە کابول ئەوان گەشتنە دەواازەکانی کابول بەڵام هێزە سەربازەکانی ئەفغانستان داوای لێکردکەن کەنێنە وڵات شارەکە بەڵام هێزە سەربازەکانی ئەفغانستان شکستیانێ ناو کۆتاییان پێهات و هەروەها هەموو پلە سەربازەکان و چەک و جلە سەربازەکانیشیان لا بردووە گۆڕەوە تەنانەت کەسیش نەیزانی بەرەوکیەوە ڕۆشتن بۆ ژمارەێکی زۆریشان وڵاتیان جێشت ئەوان توانیان ئەوە دواتریش بزنەوەی چاڵیبان توانیان بۆ شایی ئەمنی لە شارەکە پڕ بکەنەوە وە لە کۆتایشدا بڕیاریاندا کە بێنە ناو شاری کابولەوە و کۆنتترۆلی بەشێکی زۆر لە شارەکە بکەن ڕەنگە لە درنگانی شەوی ڕابردوودا لە درنگانی شەودا گەشت بێت نە شارەکە و تەواوی سەقامگیرێتی شارەکەیان لەدەستا بێت زۆر باشە تالیبان چۆن ئیدارەی پایتەخت و شارەکانی ئەفغانستان دەکەن و چیان کردووە بۆ ئەمە وایە پشێوی دروست نەبووە تۆ ئاگاداری ئەوەی کە ئەوان لە ڕاستیدا ئەوان دەستیان کرد بە هەندێک لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوودا ئەوان دەستیان کرد بەم چالاکیانە کە دەستیانە کرد دەستیان بەسەر ویلایەت و پارێزگا گەورەکاندا دەکرد کوشت و بڕینیان دەکرد و چەکەکانیان بەکاردەێنا بەڵام تا ئێستاش زیاتر لە 200 ویلایەت و هەرێمی ئەم وڵاتیان دەست بەسەردا گرتووە کاتێک کە دەستیان تەنانەت لە ماوەی هەفتەیەکیشدا سەدان لە ماوەی هەفتەی ڕابردوودا دەستیان بەسەر زۆربەی ویلایەتە گەورەکانی ئەفغانستاندا کردو دواتر گەشتونێتە دەواازەکانی کابول لە ئێستاشدا ئەوان لە ئێستاشدا تەنها یەک ویلایەتیان بەدەستەوە نییە کە لە ژەردەستیاندا نیە و نەیانتوانیەوە لە ژەردەستیاندا بێن بەڵکو هەموو ناوچەکانی دیکە ئەفغانستان لە ژەردەستیاندایە دوێنێ تالیبان ڕایگەیان کە ئەوان دەسەڵاتیان بەسەر ئەفغانستاندا گرتووە و دەیانەوێت ئەمنیەت و ئاسایش بۆ خەڵکانی مەدەنی ئەفغانستان دابین بکەن و سەقامگیرێت بێنەکایەوە و خەڵکیش لە شارەکانی خۆیان بمێنەوە و داواشیان لەوە کردووە کە فەرمانبەرەکان و مۆسەفەکانی حکومە بشنەوە سەر کارەکانیان و درێژە بە کارەکانیان بدەن خەڵکی ئەفغانستان چی دەڵێن لەگەڵ ئەم گۆڕانکاریە نوێیانی کە ڕووی داوە هاتنەوەی تالیبان خەڵک پێشوازی دەکا لەگەڵ هاتنەوەی تالیبانە چی دەڵێن لەسەر ئەوەی کە ئێستا هەیە لەسەر ئەو حکومەتەی کە ڕۆشت و دەسەڵاتی جێهێشتووە لە ترسی تالیبان ئەگاری لەوەی کە لە ڕاستیدا خەڵکی ئەفغانستان یادەوەری باشیان نییە لەگەڵ بزنەوەی چەکداری تالیباندا کە پێش 20 ساڵ لەمەوە بەر ئەوان وڵاتەکەیان بەدەسەوە بوو و جەنگێکی تونند و تیژی زۆر خوێناوی هەبوو دەربارەی کچان و ژنان و ڕەگەزی مێنێ وڵاتە بە دیاریکراوی و زۆر توندکارانە کاریان دەکردوە بە هەمان شێوەش لە ئێستادا ژمارە زۆربەی خەڵکی بە تایبەتی شارنشینەکان ئەوان بە خێراتنیان لە هاتنی هێزە سەربازەکان نەکردو خۆشحاڵ نەبوون بە هاتنیەوە بەهۆی ئەوەی کە هەزاران خەڵکی لە هەروەکو ئاگاداریشی هەزاران خەڵکی لە ئەفغانستان چوونەتە فڕۆکەخانەکان و دایانەوەی دەوڵاتە جێبێڵن بە تایبەتی فڕۆکانی نێودەوڵەتی کابول و ئەوان بەبێ ئەوەی کە هیچ بلیتێک یاخود تکتێکی فڕۆکە ببڕن بە خێرایی چوونەتە نێو فڕۆکەخانەکە و لە ناوچە گوندنشین و دوورە دەستەکانیشدا بزنەوەی تالیبان ڕۆڵی خۆی گێڕاوە لەوێ لەبەرەوەی لانکەیەکی زۆریەوان بۆ لەبەرەوەی خەڵکێکی زۆر لەو ناوچانە ئەوان نەخوێندەواریان کەسانی دوور لە شارستانیت بوون و ئەمە ژوای کردووە کە تالیبان ئەمە بقۆزێتەوە ڕۆڵی خۆی لێ بگێڕێت و لە شوێنە گوندنشینەکان و ناوچەکانی دیکەش ئەوان ئەو بەتایبەتی لەو شوێنان ئەوان پێشوازی لە هاتنی هێزەکانی تالیبان دەکەن باشە خەڵک ترسیان هەیە لە ڕێگریکردن یان بەرتەسکردنەوەی ئازادەکان بابەتی میدیا مافی ژنان و بابەتی گەڕانەوەی حیجاب بۆ ئەفغانستان بەگشتی خەڵکە توانێت باس لەسەر ئەم شتانە بکات لەم کاتەیە کە تالیبان لە ئەفغانستانە گەڕاوەتەوە بە کابوڵ
لە سەرلێوارەی دوێنێەوە کاتێک ئەوان چوونەتە نێو شاری کابولەوە ئەوان بەو شێوەیە توندوتیژ نەبوون و هەروەها هیچ ڕێکارێکی توندیان نەگرتووە دەبەر و دامەزراوەیەکی وایاندا نەخستۆ بەڵکو پاشەوەی کە تالیبان هاتنە نێو شاری کابولە ئەوان ڕایانگەیان کە هەموو دامەزراوە میدیەکان بەردەوامی دەبن لە کاری خۆیان بەڵام پێویستە ئەوان پابند من بە یاسا و ڕێکارە ئیسلامیەکانەوە و بە هەمان شێوە ژنان و کچان ئازادن کە بڕۆن بۆ زانکۆ قوتابخانە بەڵام بە هەمان شێوەش کە دەتوان بەبێ پیاوانیان ڕەگەزی نێری نەبڕۆنە دەرەوە بەڵام لە پارێزگاکانی ڕۆژاوای ئەفغانستان و ئەوان لەوێ دەستیان پێکردوێتەوە ژنان کاتێک کە ویستیانە بڕۆن بۆ زانکۆ و قوتابخانە بزوتنەوەی تالیبان ڕێگریان لێ کردو بچون بۆ قوتابخانە و زانکۆکان لەوێ بەم شێوە ڕووداوە لە ئێستاشدا خەڵکی زۆر لەوە دەترسێت کە ئازادیەکانی مافی قسەکردن و ئازادەکانی دیکەی ئافرەتان و ژنان و ئازادەکانی دیکە بکەوێتە ژەرمەترسیەوە قەدەغە بکرێت لەبەرەوەی ڕابردویان هەیە بەتایبەتیش لە شارە گەورەکانی دیکەی ئەفغانستان کە خەڵکێکی زۆر نیگەرانی مافەکانی خۆیانە و ئەوان بەردەوامن لەوەی کە ئەوان باس لەوە بکەن کە ئەوان نەتوانن چی دیکە بە ژنەکانە ژن و ڕەگەزی مێینە بەبێ ڕەگەزی نێر یاخود کە سوکارەکانیان بشنە دەرەوە بەڵام لەمان کاتا بزوتنەوەی تالیبان ئاماژەی بۆ کردو کە بیر و بۆ چوونیان گۆڕانکاری بەسەردا هاتووە و بە هەمان شێوەی ڕابردوو نییەوە کە لە ڕابردوو تاوان گرتویانێتە بەربەرام زۆر باشە کاکێ جاوید خەڵکی ئەفغانستان چی دەڵێن لەسەر ئەشرەف غەنی سەرۆکی ئەفغانستان کە وڵاتی جێهێشت لێرە خەڵک زۆر قسە دەکات تۆ لەوێ دەژیت ئاگاداری واقعی ژیانی ئەفغانستانی دەوترێت ئەو حکوومەتی کە لەوێ حکومڕانی کردووە گەندەڵ بووە خراپ دەسەڵاتی بەکارێناوە زۆر شتی لەسەر دەوترێت تۆ چی دەڵێیت چی هۆکاری کەوتنی و حکوومەتی پێشوو بوو خەڵک چی لەسەر بەرپرسەکانی پێشتر دەڵێن لەسەر ئەشرەف غەنی دەڵێن تۆ ئاگاداریت کە لەوەی پیاوان لە ڕاستیدا بەتایبەتیش ڕەگەزی نێرینە و خەڵکی بەعام لێرە ڕەخنەی لە سەرکردایەتی ئەفغانستان و حکوومەتی ئەفغانستان بەتایبەتیش خودی ئەشرەف غەنی کردووە ئەرۆکو لە ئێستادا من گوێم لەوە بوو کە جۆ بایدن باسی لەوە دەکرد کە ئەوان هەموو پاڵپشتێکیان بۆ سوپای ئەفغانستان پێشکەش کردووە و قوربانێکی زۆریان بە خۆیان و بە سوپای وڵاتەکاندا بەڵام لە ئەوان سەرکردایەتێکی باش و گونجاویان نەبووە وە شکستیان هێناوە لەوەی کە سەرکەوتوو بن بۆیە ئەوان بۆیە بسوتنەوەی چەکداری تالیبان توانێتی بگەڕێتەوە بەڵام لە ڕاستیدا خەڵکی ئەفغانستان لە ئێستادا هەمویان ڕەخنە و سەرکۆنەی خودی ئەشرەف غەنی وە سەرکردایەتی و حکوومەتەکەشی دەکەن و باس لەوە دەکەن کە ئەو بۆ هۆکارەوەی کە سوپای ئەفغانستان شکست بێنێ و بەدادا بڕوخێت و هەروەها تەواوی دامەزراوە فەرمی و حکوومەکانی ئەفغانستان شکست بێن و واز بهێنن و ئەمەش بۆتەوەیەوەی کە خەڵکی زۆر ڕەخنێ بگرێت و بۆتەوەی و تەنە باس لەوە دەکەن کە خودی ئەشرەف غەنی و هەروەها لە میدیاکانش باس لەوە کراوە کە ئەو هەواڵە بڵاو بوویەوە کە خودی ئەشرەف غەنی خودی پارە و سەرمایەکی زۆری لەگەڵ خۆی بردووە خەڵکی لە ئێستادا ئەفغانستان چی دەسەر خەڵکی لە ئێستادا ئەو پارە زۆرەی کە باس کرا ئەشرەف غەنی لەگەڵ خۆی بردوێتی زانیاریت هەیە کە چۆن بۆ واقعی ئەو هەواڵە یاخۆ و زانیاریە وایە پێشم گفتوگۆی من و جەنابەت لە ڕاستیدا من گوێم لەو بوو کە ئاژانسی هەواڵە ڕۆیتەرز بڵاوی کردوێتەوە کە بەتایبەتیش لە باڵۆزخانەی رووسیا و باسی لەوە کردووە لە ئەفغانستان کە خودی ئەشرەف غەنی لە کاتی هەڵاتنەکەیدا زیاتر لە 3 ئۆتۆمبیل و پڕ لە فڕۆکەیەکیش پارە و سەروەت و سامان و زێڕی لەگەڵ خۆی بردووە کە وا هەندێک لە سەرچاوە میدیەکانی دیکەش باس لەوە دەکەن کە ژمارەی بڕێکی زۆر پارە و زێڕ و سەرمایی لەگەڵ خۆی بردووە و بە پێی خەمڵاندەکانش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابوڵەوە ئەم پارە و سەرمایانەی بردووەتە دەرەوە. سپاس بۆ تۆ جاوید ئومید ڕۆژنامەنووس لە کابوڵەوە لەگەڵم بووی سپاس بۆی کە لەگەڵمان بووی